شارەوانی سلێمانی هەڵمەتێکی بۆ کۆکردنەوەی سەگی بێلانە دەست پێ کردووە و بەشێکی زۆر لە سەگەکانی بناری گۆیژەش کۆکراونەتەوە. لەسەر سکاڵای بەشێکی زۆر لە وڵاتیان شەڵتەرێک بۆ سەگەکان کراوەتەوە و بەشێکی زۆریان خراونەتە ئەم شەڵتەرەوە. ڕێکخراوەکانی ئاژەڵدۆست نیگەرانن لە کۆکردنەوەی ئەم سەگانە و پێیان وایە شوێن و خزمەتیان گونجاو نییە. پێشتر ڕێکخراوەکان سەگەکانیان دوور خستووەتەوە بۆ دەرەوەی شار و بناری گۆیژە. دەڵێن هیچ مەترسیەکیان لەسەر مرۆڤ نەبووە چونکە لە گەڕەکەکان دووریان خستبوونەوە، بەڵام لەوێش دوور خراونەتەوە. کاندڕێکیان دروست کردو، سنوورێکیان دیاری کردو، ناڵن هیچ کەسێک شەڵتەرەکە ببینێ. ئەمە ئەگەر شەڵتەرێکی نمونەیە و باشە بۆ ڕێگە نایان بیبینی نایڵن بۆ لەبەروی کوشتارگەیەکی بە ئاشکرایە. تەلەفۆنمان بۆ کرا وتی فریای سەگەکان کەون شارەوانی ئەیان بەوتم هی کوێتی تونێلەکە ئاخر تونێلەکە ڕەبتی بەناو شارۆنیە کە گەشتمەتە ئێرە ئەڵێ ئەمری شارەوانی من پێ ئاخر شارەوانی تۆ بێ بزانی لە چاویلان بەم دیواتر سنووری ناو شار نییە دەرەوەی شارە هەموو ڕۆحیمە ئازادە لەم شاخە بێت تۆ ناتوانانی سەگەکان دوورخەتە لەبەرەوەی خەڵکی ئەگەر تاکە کەسێ بێزارکە ئەوێ تاکە کەس لەگەڵ خەڵکەوانی ژێکاڵێمە لەسەر داواکاری خەڵکە و سکاڵای خەڵکە و خەڵەستاڵاکە لە گەڕەکەکان و ئەڵێن مەترسی لەسەر مناڵ دروست کردووە و پەلەماری خەڵکەیەن و ئێمە لەسەر داواکاری خەڵک و قسەی خەڵکەوەکەین ینی بەڵێ ناو شار یاوەش لەگەڵ ئەویان کە لە ناو شار دوور بخرێنەوە لە مەسەن سروشتەیە ئازاد بکرێن یان لەگەڵەوەشان هەر لە ناو شار بمێنەوە گرفتیان بۆ دروست نەکەن. من لەگەڵ ئێمە کە ئەڵە من ینی ئێمە ئەم گروپە لەگەڵ ئەوەیان نیم سەگ دوورخرێتەوە بۆ چونکە لەجێی خۆیان نەزۆ کرێت و بکرێت و ژینکە چکە لە هەموو وڵاتانە ئەوە هەیە سەگەکان نەزۆکە کرێن و هیچ مەترسێکیان نامێنێ. لەسەر ئەڵمەتەکە و سکاڵای وڵاتیان پەیام پەیوەندی بە شارەوانی سلێمانیەوە کرد، بەڵام ئامادە نەبوو ڕوونکردنەوە لەسەر کۆکردنەوەی سەگی گەڕەکەکان بدەن. ڕێکخراوەکانیش دەڵێن ئەو شوێنەی دروست کراوە بۆ شەڵتەری سەگەکان کوشتارگەیە نەوەک شەڵتەر. ئاکەجان ئەو ئاژەڵانە لەبەروی کە سروشتی جوانی ناوشار تێک نێن و خەڵکێک هەیە فۆبیای لەگەڵیانە هەیە ئەم سەگانە هێنراون لەلایەن چەند خۆبەخشێکەوە هێنراونەتە سەر ئەزمەر لەم دی و ئەزمەر و لەم شاخ و دۆشتە لە سروشتی خۆیانە بۆی کە ترس و فۆبیای خەڵکیش نەمێنێ لە سەریان یعنی ئەوە پێویستی بە دەستخۆشیە نەک پێویستی بەوەیە کە دڵی ئاژەڵ دۆستێک بشکێنن. بۆ ئێرە کاگە جان خەڵکە بۆ لە ناوشار بیسوێتی ژەهر خواردیان کە ئێمە لەبەری ڕۆحن و نیان کوژن لەبەر خوایە ناومان لەم شاخ و دەشتا کۆلی ئاومان بۆ کردوون ڕۆژانە خواردیان بۆ سەرەخرێ. دروستکردنی ئەم شەڵتەرە لەسەر سکاڵای وڵاتیان بووە، بە تایبەتی دوایەوە هات بەشێک لەو سەگانە لە کۆڵانەکان پەلاماری خەڵکیان دەدا، بەڵام ڕێکخراوەکانی ئاژەڵدۆست دەڵێن شەڵتەر چارەسەر نییە و پرۆسەی نەزۆکردن چارەسەرە.